هەوڵەکان بە ئاراستەی چارەسەری کێشەکان و هەنگاونان بەرەو دۆخێکی باشتر بەردەوامە. کادر و لێپرسراوانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک جەخت لەسەر باشترکردنی دۆخی کەرکووک و دانانی پارێزگاریی کورد دەکەنەوە، بەڵام خۆیان دەڵێن ئەوەی کێشەی بۆ دروستکردوون نەگەڕانەوە و بەشدار نەبوونی بەشێک لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگایە. ڕێگە نادێن بە هەر شێوەیەک هەر پەرلەمانتارێتیی تورکمانیان لایەنێک بێ بەخۆی فەرزی ئەوە بکە بەسەر دایرەکانی کردبوو. ئەگەر شتێکی قانونیان سەرپێچیان هەیە دەتوانن لە ڕێگای مەرجعی خۆیانەوە ئەم ناڕزایانیان ئەم گۆڕانکاریانە بکەن بە هیچ شێوەیەک بە دڵنیاییەوە. بەخۆشان دەزانن کە مانەوەی ئێمە لە کەرکووک بۆ ئەوە نەبووە کە بارەگایەکی خۆمانیان ژیانی خۆمانیان بارەگایەکانی خۆمان بپارێزین. بانەوەمان بۆ پاراستنی خەڵکی کەرکووک بووە، بۆ میلەتەکەمان، بۆ یەکە ئیداریەکان. ئەوەی ئەمەی نیگەران کردووە بەڕاستی من لیستی برایەتی بە تایبەتی برادرانی پارتی دیموکراتی کوردستان کە من نازانم لە مووسڵ ئەنجومەنی پارێزگاکەیان دەچن و کۆبنەوەکەن و بڕیارەدەن لە پەرلەمانی عێراق هەموو پەرنێنەرەکانیان گەڕاوەتەوە. باشە هۆی چییە ناگەڕێنەوە کەرکووک؟ ئەمە بەخۆی بە مەبەستێکە بەڕاستی یانی ئەوە زیان گەیاندنە بە خەڵکی کەرکووک و پێم وایە ئەوانەی کە هیچ بن نەبێ بەلایەنی کەمەوە کە ئەندامی ئەنجومەنی پارێزگارن حەسانەیان هەیە، هیچ کەس هیچ هێزێک بۆی نییە بتوانێت ڕێگریان لێ بکات. بەیانی ئەگەر لیستی برایەتی کۆ بێتەوە زۆر بە ئاسانی دەتوانین پارێزگارێکی تازەدا بنین. بەڵام ئێمە دیسان تاکید لەسەرەوەکەینەوە ئێمە یەک کاندیدمان هەیە و کاندیدەکەی ئێمەش هەوا ڕزگار عەلیە. جێگری لێپرسراوی مەڵبەندی دوورڕێخستنی یەکێتی هۆکاری کێشەکانی کەرکووک بۆ ئەنجامدەرانی ڕیفراندۆم دەگەڕێنێتەوە کە بووە هۆی لە بارچوونی دەستکەوتەکان و تاکید لە چارەسەری کێشەکان دەکاتەوە. ئێمە دەستکەوتی زۆر گەورەمان هەبوو، زۆریمان لە دەستداوە. ئەسبابەکەشی ئێمە نین کەرکووچیەکان، ئەسبابەکەش ئەوانن کە لە دەروەی کەرکووکەوە هاتن و ویستیان ڕیفراندۆم لەسەر کەرکووک فەرزکەن و ئەم نەتیجیان بۆ بەجێهێشتین خۆشیان ڕایان کردوێتەوە. ئێستاش مشکلەکانی کەرکووک ئەگەر بین کوردانە چارەسەری بکەین ئەکرێ، بەڵام بەداخەوە هەندێک خەڵک لە مووسڵ کوردایەتیەکە و لە کەرکووک ناوێ کوردایەتی بکە کە ئەمە بەڕاستی دەردێشی قورس و گرانە و بەجددی ئێمە لەگەڵ خەڵکی کەرکووک ئامێنینەوە و هەوڵ ئەدەین کێشەکانی شارەکە بە ئاقارێکا بەرین بە پێی دەستور و بە پێی یاسا چارەسەری بکەین. بەڕای چاودێران هەڵەی سیاسی و کە لە ڕقی بەشێک لە سەرکردەکان بووە هۆی لە بەربردنی زۆرێک لە دەستکەوتەکانی کورد. بەردەوام بوون لەسەر هەمان هەڵی پێشوش زیانی زیاتری بۆ کورد و کەرکووک بەدواوە دەبێت. کارۆن محەممەد، کورد ساد نیوز، کەرکووک.